شەڕگەی حوتەمین شوێن کە لەم گەڵاوڵەیەدا دیاری کرابوو زەبر لێدان لە جاوشەکانی سێپەکان بوو کە لە مزگەوتی ئاواییدا جێگیر ببوون. بۆ ئەم کاورا پێش مەرگەکان بە شێوەیەکی ڕێک و پێک و پارتیزانی چوونە نێو ئاواوی سێپەکان و هەموو کوچە و کۆڵاونەکانی ئاوایان خسە ژێر چاوەدێری و کۆنترۆلی خۆیان و سەنگەریان کرد. لەو کاتەدا جاوشەکان خەڵکی ئاوایی چەکۆیان کۆکردبووە و هێنابوویان نە سێپەکان لە حاڵی ئەزیەتکردنی ئەواندا بوون کە یەکەمین موشەکی RPG ڕۆڵە نەبەزەکانی دموکرات تێکۆشەرانی شێلگیری ڕێگەی دموکراسی و خودموختاری بەکرێ گیراوانی خۆفرۆشی وەدڵا خوورفەخز. قاورەمانەکانی دموکرات تۆڵە ئەستێنانی خوێنی شەیدا و نەحمەدی خزری و تاهیری خزری ئەمجار خۆیان لە شوێنی جاوشە خۆفرۆشەکان نیزی کردەوە و بەناورنجۆکی دەستی هێرشیان کردنە سەر. بەم جۆرە شەڕی ماڵ بە ماڵ و کۆڵان بە کۆڵان دەستی پێکرد. جاوشە خۆفرۆشەکان کە کەوت بوونە بەر هەڵمەتی شێراونەی شۆڕش ژێراونی حەماسە خوڵقێری دموکرات پەیتا بە هاوار داوای هێزی یارمەتی دەریان دەکرد. بەڵام دوژمن لە شوێڕە و بە چ شێوەیەک بە هاواری جاوشەکانی سێپەکان گەیشت بۆ. هەر بە کوتماون لە تەواوی ئەو ناوچێدا دوژمن کەوت بۆ ژێر زەبری پێش مەرگەکان و لە هەر جێگاویەک ئەفرادی دوژمن جم و جۆڵێکیان لە خۆیان نیشاندا بۆ و سەریان دەرهێنا بۆ گولەی ڕۆڵە قاورەمانەکانی دموکرات کەلەی دەپژەن و سینگی دەدڕین. ئاخرێکەی ڕێبوارانی بە ئەمەجی ڕێگەی شەهید کەریمی ئەلی فەراومەرز و شەهید سولەیمانی ئەلی فەراومەرز دواوین هێرشی خۆیان بۆ سەر خانووی مزگەوت کە جاوشەکان لەوێدا خۆیان هەشاردا بوو دەست پێ کرد. بە نرکەی شێراونە و هەڵمەتی لێراونیان نفوزیان کردنیە و ساختمانی مزگەوتەکە و بە تەواوی دەستیان بەسەرداوگرت. چەند کەس لە جاوشە خۆفرۆشەکان کە قەوەتیان لە ئەژنۆدا مابوو توانیان ڕاوبکەن، بەڵام ئەوانی دیکە کە هێزی هەڵاتنیان نەبوو بەناوچاو ئەوەندەیان مقاومەت کرد هەتا یەک بە یەک کەلاوکیان کەوتە سەر ئەرز و بوون بە قوربانی ڕێژیمی دژیگەری کۆماری ئیسلامی.